دوای پەککەوتنی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان ئیتر کۆبوونەوەی فراوانی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانیش بە هەموو شێوەیەک پەچی کەوت. لەو کاتۆ تا ئێستا لەو هەموو قەیرانی کە لە هەرێمی کوردستانەیە حیزبەکانی کوردستان ناتوانن تەنانەت بەیەکەوەش کۆ ببنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لەلایەنەکان دەکات بەرژەوەندی خەڵکو و نیشتیمان لە سەروی بەرژەوەندی حزب دابنێن. لە ماوەی داهاتوو دڕاسەی وەڵامی هەموو حیزبە کوردستانەکان دەکرێت و گفتوگۆ دەست پێ دەکرێتەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوە ئەم جارە بە نەخشە ڕێگای یەکێتییانەوە بڵێن بە دیدی یەکێتی بۆ چارەسەری قەیرانەکان و تێڕوانینی تێگرای حیزبە کوردستانەکانمان کە لەلایە ئێستا ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کەوە گفتوگۆی بنەڕەتی بکەن. ترازانی سیاسی لە کوردستان گەیشتۆتە ئاستێک ئیتر بە ئەستەم دەبیندرێت جارێکی تر هەموو لایەنە کوردستانیەکان لەسەر مێزێک دابنیشنەوە و پرسو و ڕاوێژ بێک بکەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت ئەو حیزبەیە و دۆخەی دروست کردووە ئەو بەرپرسیاری یەکەمە. ئەم بێدەنگیە بێمەوقیفترین مووقیفە کە لایەنە سیاسیەکان ئێستاکە دەستیان داوەتی بەڕاستی. چونکە زۆرجار ئەگە تۆ مبادرت نەبێ قسەت نەبێ معناوێت تۆ ڕازی بە وەزعە. بۆی بەڕای ئیمێن بە دەرەجەیەک ئەوەی کە وەزعەکەی خوڵقاندووە لە حیزبە گەورەکان ئەوان بەرپرسیارەتی یەکەم هەڵئەگرن. دووەمینیش لە دەرەنجامی ئەوەیە ئێستا ئەیانەوەی وەقت بەرنە سەر تا کاتی هەڵبژاردن. لایەنە ناکۆکەکان تا ئێستاشی لەگەڵدا بێت پێداگیری لەسەر مەرجەکانیان دەکەن. ئەو مەرجانەی کە ئەو دۆخە چەق بەستویان هێناکایەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی زەحمەت کێشانی کوردستان دەڵێت خەمساردی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێمە شوای دەبین کە کەم تەرخەمیەکی زۆر هەیە بۆ چارەسەرکردن و یان بۆ هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی کوردستان و هەتا ئەوانەی کە قسەشی لێوە دەکرێت. لەو دۆخە چەق بەستوەی کە لە کوردستان هەیە لە ڕابردوو دەیان هەوڵدران سەدان کۆبوونەوەی بێئەنجام بەڕێوە چوون نەتوانرا گرێچوێرەکان بکرێنەوە. ئێستا هەموو لایەنەکان گەیشتوونەتەوە بڕوایی کە دوای هەڵبژاردن دۆخێکی تر بێتەکایەوە و کێشەکان چارەسەر بن. بەڵام ئەوەش ڕوون نییە کە هەڵبژاردن لە کوردستان ئەنجام دەدرێت یاخود نا. هاوکار عەبدوڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.